باز لە وردەکاری جێبەجێنەکردنی یاسای بودجێ عێراق دەکەین. دیارە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2023 ڕێکەوتنێک کرابوو لە بینی هەرێم و بەغداد، بەڵام لە یاسای بودجێ گۆڕانکاری بەسەرهات. دوازاریش یاسای بودجە جێبەجێ نەکرا لە بینی هەرێم و بەغداد کە موچەخۆران و هاوڵاتیان زیانمەندی یەکەم بوون. ئێمە باز لە وردەکاریەکانی جێبەجێنەکردنی یاسای بودجە دەکەین. دیارە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2023 یەکێک بوو لە بودجە هەرە زەبەلەحەکان کە نزیکەی 200 تریلیۆن بوو. پشکی هەرێمیش لە یاسای بودجێ عێراق ئەوەی کە دیاری کرا بەڵام جێبەجێ نەکرامە جگە لە خەرجی سیادی و حاکیمە، جگە لە خەرجی سیادی وەکو موچەی پێشمەرگە، وەکو خەرجی بواری نەوت، هەروەها خەرجی حاکیمەش وەکو بەشە خۆراکی مانگانە و دەرمان و خەرجی ئەنجومەنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. پشکی هەرێم جگە لە خەرجی سیادی و حاکیمە لە بودجێ عێراق کە جێبەجێ نەکرا دانرابوو 16 تریلیۆن و 498 ملیارد دینارەکە نزیکەی 11 تریلیۆن دیناری بۆ موچەی موچەخۆرانە بوو، بەڵام جێبەجێ نەکرا لە بینی هەرێم و بەغداد. چی بۆ کارەوەی کە جێبەجێ نەکرێ بودجێ عێراق بۆ ساڵی 2023 کێشەی نەوت کە هەرێم و بەغداد لەسەر نەوت ڕێک نەکەوتن. بەپێی یاسای بودجێ عێراق دەبێت هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادەست بکە و هەژمارێکی بانکی دروست دەکرێت کە هەموو داهاتی بەرهەمە نەوتیەکانی هەرێمی بچێتە ناو و لەژێر کۆنتڕۆڵی وەزارەتی دارایی عێراق دەبێت. ئەمە جێبەجێ نەکرا. دەبەست تەسلیمکردنی نەوت هەبوو لە دوای مانگی لە 25 مانگی حوزەیرانی ساڵی 2023 ڕۆژانە نزیکەی 80,000 بەرمیل تەسلیم دەکرێت، بەڵام تاکو ئێستا لەسەر هەناردەکردنەوەی نەوت لەسەر گرێبەستەکان لە بین هەرێم و بەغداد ڕێکەوتن نەکراوە، لەسەر خەرجیەکانیش خەرجی کۆمپانیەکانیش کێشەیە. و یەکێکی دیکە لەو کارەکان کە بۆ کاریەوەی کە جێبەجێنێک کێشەی داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکانە، ئەوەش کێشەیەکی دیکەیە کە لە 6 مانگی ڕابردوو هەرێم و بەغدانیان توانین ڕێک بکەون. عێراق داوای داهاتی هەموو داهاتی ناوخۆ دەکات و دواتر دەڵێت دەبێت دابەش بکرێتەوە، چونکە لە یاسای بودجێ عێراقیش لە مادەی 12 دەڵێت دەبێت هەرێم داهاتە نانەوتیەکانی بەپێی یاسای کارگێڕی دارایی ڕادستی وەزارەتی دارایی عێراق بکات. کێشەیەکی دیکە خەرجی فیعلیە کە بۆ کاریەوەش کە پشکی هەرێم کێشەی بۆ دروست ببێ، کەم خەرجی فیعلیە لە سەردەمی هۆشار زێباری لە ساڵی 2015 تەناو یاسای بودجەوە، واتە پشکی هەرێم دوای لێدەرکردنی خەرجی سیادی و حاکیمە دەدرێت کە بەشێکی زۆری بودجە بۆ بواری سیادی و حاکیمە دەڕوات. بەڵێ بینە سەر یەکێک لەو لەمپەرانەی کە باسمان کرد کە هەرێم و بەغداد لەسەر کێشەی نەوت ڕێک نەکەوتون، کەم بۆ کاریەوەش کە یاسای بودجەش جێبەجێ نەکرێ خەرجی کۆمپانیا نەوتیەکانە. دیارە ئەوەی کە بۆ خەرجی یەک بەرمیل نەوت بۆ بەرهەمێنان هەرێم داوای 24 دۆلار دەکا، حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و کۆمپانیەکان و حکوومەتی ماوە داوای 24 دۆلار دەکەن و بۆ گواستنەوەش داوای 8 دۆلار دەکەن، واتە زیاتر لە 32 دۆلار بۆ هەر بەرمیلێک نەوت بۆ بەرهەمێنان و گواستنەوە. بەڵام عێراق دەڵێ من ئامادەم تەنیا 6 دۆلار بدەم، ئەم بۆتەوە کارەوەی کە ڕێکەوتن نەکرێت. کۆی خەرجیەکان بڵێن 32 دۆلار دەکا باسمان کرد، بەڵام عێراق ئامادەیە بۆ هەر بەرمیلێک نەوت بۆ بەرهەمێنان گواستنەوە 6 دۆلار بدە، بەڵام هەرێم و کۆمپانیەکان داوای 32 دۆلارەکەن. ئەمە بۆ کاریەوەی کە ڕێکەوتن نەکرێت، تاکو ئێستا ڕێکەوتن نەکراوە. و کارێکی دیکە گرێبەستە نەوتیەکانە کە ئێستا داوا دەکرێت کە بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵ دەبێت گرێبەستەکانی نەوتی هەرێم پێداچوونیان پێدا بکرێت بەرەوەی کە گرێبەستی هاوبەشنەوەی کە لە عێراق کاری پێ دەکرێت گرێبەستی خزمەت گوزاریە، بەڵام تاکو ئێستا لەسەر هەمارکردنەوەی گرێبەستەکان و چۆنێتی کارکردنی کۆمپانیا نەوتەکانیش لە ئایندا لەسەرەوەش ڕێکەوتن نەکراوە و لەسەر کرێی بۆری لە ناوخۆی هەرێم لە دەرەوە کەمەش کێشەیەکە و تاکو ئێستا لەگەڵ تورکیا لەسەر قەرەبووەکەش ڕێکەوتن نەکراوە، بەڵام ئەوکاری هێرە سەرەکی هەناردە نەکردنەوە ئێستا باز دەکرێت، بەرپرسانی عێراق باز دەکەن خەرجی کۆمپانیا نەوتیەکان و پرسی گرێبەستە نەوتیەکانە. بەڵێ کێشەیەکی دیکە کە لە بینی هەرێم و بەغدا هەیە کە بۆ تەوەکاری ئەوەی کە یاسای بودجە جێبەجێ نەکرێ و بۆ ساڵی داهاتووش لەمپەرێکە کێشەی داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکانە لە بینی عێراق وەرێ. دیارە داهاتی ناوخۆی هەرێم لەلا عێراقەوە بە زیاتر لە 4 تریلیۆن خەملێنراوە. ئێستا باز لەوە دەکرێت مانگانە داهاتی ناوخۆی هەرێم نزیکەی 350 ملیار دینارە داهاتی نانەوتی و عێراق تێڕوانین جیاواسەیە بۆ داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان، چەندی پشکی هەرێمە چەندی پشکی وەزارەتی دارایی عێراقە. عێراق بەپێی یاسای کارگێڕی دارایی ژمارە 6 ساڵی 2019 هەموارکراو داوا دەکات کە هەموو داهاتەکان
ڕادستی وەزارەتی دارایی عێراق بکرێن دواتر بنێردرێنەوە بۆ هەرێم بەپێی یاسای کارگەری دارایی دوو خەزێنە هەیە خەزێنەی وەزارەتی داراییە خەزێنی پارێزگەکانی بە پارێزگەکانی هەرێمیش کە داهاتەکانیان تەسلیم کەن دوایی عێراق دابەشی بکاتەوە ئێستا یەکێک لەو کێشانەی کە لەسەر بڵین خاڵە سنووریەکان هەیە لە بینی هەرێم و باغداد عێراق داوا دەکات کە تەواوی داهاتی خاڵە سنووریەکان و نیوەی داهاتی باج و ڕسومات هەرێم پشکی وەزارەتی داراییە داوای دەکات هەموو داهاتی خاڵە سنووریەکان دەڵێمە پرسێکی مافی وەزارەتی داراییە لەگەڵ نیوەی داهاتی باج و ڕسومات دیارە داهاتی خاڵە سنووریەکان مانگانە ساڵانە زیاتر لە 1 تریلیۆن و زیاتر لە تریلیۆن و نیوەیەکە و داهاتی باج و ڕسومات ئەوەی کە وەزارەتی دارایی پێشتر بڵاوی کردووە وەزارەتی دارایی هەرێم لە ساڵی 2022 ملیار بوو نزیکە 1 تریلیۆن بووە و لە ساڵی 2021 796 ملیار دینار و داهاتی باج عێراق داوا دەکات نیوەی داهاتی باج لەگەڵ تاوی داهاتی خاڵە سنووریەکان بۆ خۆی بێ کامێک کێشەیەەکە ئەمە تەفسیری عێراقە بۆ یاسای کارگێڕی دارایی ژمارە 6 ساڵی 2019 هێمارکەوە بەڵام بە پێچوانی حکوومەتی ماوە بەسەرچوو دەڵێ بەس نیوەی داهاتی خاڵە سنووریەکان پشکی عێراقا لەگەڵ نیوەی داهاتی فەرمانگە فیدراڵیەکان وەکو پاسەپۆرت و فەرمانگە فیدراڵیانەی کە هەیە و دەڵێت تاوی داهاتی باج و ڕسومات و ناوخۆ پشکی وەزارەتی دارایی هەرێمە کە تاکو ئێستا ئەم کێشەیە بەردەوامە کە بۆ ساڵی داهاتوش دەبێت ئەم کێشەیە یەکلا بکرێتەوە بەپێی یاسای کارگێڕی دارایی کە لە ساڵی 2019 لە پەرلەمانی عێراق دەرچووە بربەستێکی دیکە کە باسمان کرد کە بۆ کارێەوەی کە یاسای بودجێ عێراق جێبەجێ نەکرێ خەرجی فعلی بەپێی یاسای بودجە لە مادەی 11دا باز لە دەکات دوای لێدەرکردنی خەرجی سیادی و حاکمیە پشکی هەرێم بەڕێژەی لە 112.67 دیارە لێرە هەڵگەڕاوەتەوە لە 112.67 دەستنیشان دەکرێت پشکی هەرێم خەرجی فعلی لە بودجێ عێراق بە خەرجی سیادی و حاکمە لە کۆی 198 تریلیۆنەکە نزیکەی 70 تریلیۆنی بۆ خەرجی سیادی و حاکمە دانراوە بۆ نمونە پێشتر تەیف سامی کە هاتبوو بۆ لەژنەی دارایی پەرلەمانی عێراق ئاماری خەرجیەکانی شەژمانگی 2023 خست بۆ ڕووباسی لەوە کرد بوو کە ئەوەی خەرجیەکان لە شەژمانگی یەکەمی 2023 47 تریلیۆن بووە خەرجی سیادی و حاکمە 27 تریلیۆنە و 47 تریلیۆنە 27 تریلیۆنی ڕۆشتووە واتە هەرێم جگە لە هەرێم لەو بۆ پشکی دەرمان و خەرجی بڵێن دەرمان و بەشە خۆراکی مانگانە لە خەرجی حاکمە پشکی هەیە لەو 47 تریلیۆنەی کە خەرج کرابوو 27 تریلیۆنی ڕۆشتووە دواتر بۆ خەرجی 15 پارێزگاکەی هەرێم و عێراق 20 تریلیۆن مابەوە تەیف سامی باسی لەوە کردبوو بەپێی خەرجی فعلی دوایەوەی کە ئەو ژمارە لێ دەرەکەن 20 تریلیۆن دەمێنێتەوە لە 20 تریلیۆنە لە شەژمانگی یەکەم باسی لەوە کردبوو کە نزیکەی 2 تریلیۆن و نیوێک پشکی هەرێمە واتە ئێستا بۆ ساڵی داهاتوو ئەگەر بربەستەکانی بەردەم یاسای بودجە دەبێت لا ببرێن ئەویش ئەوەیە یەکەم خەرجی فعلی لا ببرێ و موچەی موچەخۆران بخرێتە خەرجی حاکمە کامە دەکرێت چارەسەری بگرێت بەڵام تاکو ئێستاش ڕێکەوتن نەکراوە و پرسی نەوت یەکلا بکرێتەوە پرسی نەوت گرێبەستەکانی خەرجی بواری نەوت و بە هەمان شێوە لەسەر داهاتی ناوخۆش ڕێکەوتن بکرێت بۆ ئەوەی ساڵی داهاتوو ئەم کێشانە دووبارە نەبنەوە